إن الحمد لله نحمده تعالى ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. خۆشەویستە کانم، ئێمە خوای تەعالا خەڵقی کردوین، دروستی کردوین بۆ بەندایەتی کردنی ئەو. ئەمە فەرمایشتی خوایە لە قورئانی پیرۆزە، لە سوورەتی ذاریاتە، لە ئایەتی 56 خوای تەعالا بە ئێمەی موسڵمان و بە هەموو مرۆڤایەتی ئەفەرمێ: وما خلقت الجن والإنس إلا ليعبدون. أي جنوكا، چونکە پەیامی ئیسلام و پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ جنۆکەشە. ئەی جنۆکە، ئەی پەریەکان، ئەی مرۆڤەکان، ئەی ئینسانەکان، ئەی ئادەمی زاد و نەوەکەی ئادەم، من ئێوەم خەلق کردووە بۆ بەندایەتی کردن. بۆ هیچ خەڵقم نەکردوون، بۆ هیچ دروسم نەکردوون، تەنها بۆ بەندایەتی کردن نەبێ. بەندایەتی کردنیش بە معنایەکی عام، بە معنایەکی گشتی خۆشەویستەکانم، بەو معنایەی کە هەرچی کار و گفتارەکانت هەیە بە میزان و بە ترازووی شەریعەت لێکی بدەرەوە ئەبێ بە عیبادەت. ئەگەر کارەکانت، کردارەکانت لەسەر شەریعەتەکەی خوا بێ، هەر کارێک، هەر گفتارێک کە ئەیکەی بەس بیدە لە ترازووی شەریعەت، ئەگەر بە پێی شەریعەتەکەی خوا بێت، دڵنیا بە عیبادەتە، دڵنیا بە عیبادەتە. و هەر کار و گفتارێکیش ئەگەر پێچەوانەی ئەوە بێ، دڵنیا بە قوربەسەری و نەگبەتیە، دژایەتی کردنی پەیامەکەی خوایە. وەک ئەوە وایە ئێستا بۆ نمونە یەکێ لەو سبلتانە، یەکێ لەو ئامێرانەی کە ئێستا لەناو ئەم مزگەوتەیە هەیە کە ئیش ئەکا بە کارەبای 220، بەو کارەبایە ئیشەکە. ئەگەر ئێستا تۆ کارەبایەکی تری لێ بدەی، بە شێوازێکی تر لێ بدەی، بە تەئکید ئەیسووتێنێ، بە تەئکید ئەیسووتێنێ. بە هەمان شێوە ئەم دنیایە وەکو ئامێرێک وایە خوای گەورە خۆی خەڵقی کردو، ئەزانێ بە چی شێوازێ ئیشەکە، بە چی شێوازێ ئیسلاح ئەبێ، چاک ئەبێ. بەڵام ئەگەر تۆ عەکسی ئەوە بجوولێیتەوە، وەک ئەوە وایە تۆ بڵێ ئەوە یابان لێی نەزانیوە، کۆریا لێی نەزانیوە، فلان وڵات کە ئەو ئامێرەی دروست کردووە لێی نەزانیوە، من باشی لێ ئەزانم، ئەنشی تەقەیەوە شتێک ئەکەی، پێچەوانەی ڕێنمایەکانی ئەو کۆمپانیا بێ بۆی ئەیسووتێنی. عەینەن دنیای شوایە خۆشەویستەکانم. ئەگەر کارەکانت پێچەوانەی ڕێنمایەکانی خوای پەروەردگار بێ کە لە قورئانی پیرۆزە بەیانی کردووە و لە حەدیسەکانی پێغەمبەرە صلی الله عليه وسلم کە پەیامی خوای پەروەردگارە، ئەگەر پێچەوانەی ئەوە بێ ئەیسووتێنی، دڵنیا بە. واللهی براینە ئێمە خوای گەورە خەڵقی نەکردوین تەنها بخۆین، بخەوین، ڕابوارین. خوای تەعالا ئێمەی بۆ عیبادەت دروست کردووە، بۆ پەرستش. ئەگەر ئێمە بە پێی بەرنامەکەی خوا بجوولێینەوە لە ژیانمانە، واللهی خواردنەکەمان، خەوتنەکەمان، ڕابواردنەکانیشمان ئەبێ بە عیبادەت. بەڵام ئەگەر پێچەوانەی شەریعەتەکەی خوا بجوولێینەوە، ئەبێ بە قوربەسەری و نەگبەتی. جا ئەبێ ئاگا ئەم فەرقە بزانین، ئاگامانیش لێی بێ.
بۆیە براینە پێشینانی ئێمە سەلەفی ئێمە زانویانە دەرکیان کردووە جوان تێگەیشتون لە دنیا بۆیە کەسێک لە پێشینان ئەفەرمێ ليس المصاب من فارق الأحباب بل المصاب من حرم الثواب فرموویەتی مصیبەت ئەوە نییە ئینسان دۆستەکانی بەجێ بێڵێ ئەمە شتێکی حەتمیە هەموومان ئەزانین ئەگەر نەمریت و عمری خۆت بە جوانی بەجێ بێنی مناڵ دوای ئەوە بی بە گەنج دوای ئەبێ بە پیاو دوای ئەوە بێ بە پیاوێکی پیر ئەمجا ئەگەڕێتەوە بە لای خوای پەروەردگار ئەمە سنەتی ئەم حیاتەتانێ یەک پیاومانتیان یە ئێستا لێرە تەمەنی 100 ساڵ بێ کەسێکمانتیان یە تەمەنی 100 ساڵ بێ ئەی کوان ئەوانەی پێشوو بۆ دنیا هەر 100 ساڵە نەوەڵڵاهی 100 ساڵەکان ڕۆیشتن 90ەکانیش ئەڕۆن 80ەکانیش ئەڕۆن 70ەکانیش ئەڕۆن واللهی دانە دانە ئەمانی تریش ئەڕۆن حیات وایە ژیان وایە سنەتی خوا لەم کەونە وایە کەس ناتوانێ بڵێ من ناڕۆم حتى ئەگەر نەڕوا زەمانێ دێت ئەوەنە پیرە بێ خۆی خۆزگا بە مەرگ ئەخوازێ خۆی خۆزگا بە مەرگ ئەخوازێ وتویانە پیری و ئەوەنە عیب ئیتر هەزارە سەتە چونکە ئینسان تا گەورە بێ بەردەوام عیب لە گیانە دروستە بێت چاوی باش نابینێ گوێی باش نابیسێ جونگەکانی لاشەی بە قسەی ناکەن کەوابوو مردن باشترە خۆی مردن ئەخوازێ خۆی داوای ئەکا ئەمە سنەتی حیاتە براینە هەموومان ئەبێ بمرین و کەسی تریش نامێنێتەوە پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕۆژێکیان لەسەر مینبەرەوە فەرمووی مسلمانان 100 ساڵی تر ئەم کاتە یەک نەفەر لەمانە نامێنن کەسێک لەمانەی لێرە دانیشتون نامێنن بالفعل لە دوای ئەو وتارەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دوای 100 ساڵ یەک نەفەر لەوانە نەمان و دڵنیا بە لا ئێمە شەروایە کەوابوو ئەمرین ئەوەی ئێمە ئەبێ بەدەستی بێنین هەوڵدانە بۆ پاداشتەکان مصیبەت ئەوە نییە ئێمە کەس و کارەکانمان بەجێ بێڵین ئەوە وەکووتمان حەتمیە بەڵام مصیبەت چییە مصیبەت ئەوەیە ئینسان بێبەش بێ لە پاداشتەکان من حرم الثواب ئەوە مصیبەتەکەیە خۆشەویستەکانم ئەوە نەکبەتێکەیە ئەبێ ئینسانی مسلمان بۆ ئەوە خەفەت بخوا کاتێک نوێژەکانی لە کاتی خۆیان نەکا ئەبێ خەم و خەفەتی ئەوە بخۆین چەند ساڵ نوێژمان فەوتاوە تا ئێستا نەمان کردووە ئەبێ خەفەتی بۆ بخۆین کە لە دەستمان دەرچووە و محاولەکەین بیگەڕێنینەوە بەدەستی بێنینەوە ئەوەنە چاکە بکەین حەقی بکەینەوە مصیبەت ئەوەیە خۆشەویستەکانم ئینسان زەکاتی ماڵەکەی دەرنەکرد بێ حەقی خوای دەرنەکرد بێ لە ماڵەکەیە مصیبەت ئەوەیە براینە ئینسان زمانی خۆی نەپاراست بێ لە طعنکردن لە مسلمانان تانەدان لە مسلمانان غیبەتکردنی مسلمانان دووزمانی لە بین خەڵکیە ئەوەیە بەڕاستی حەق ئینسان خەفەتی بۆ بخوا ئەگەر کردبێتی پەشیمانی چارەیە تەوبە چارەیە مصیبەتی گەورە براینە ئەوەیە کە ئینسان حەقی دایک و باوکی نەدابێ مصیبەتی گەورە خۆشەویستەکانم ئەوەیە کە ئینسان لەگەڵ براکانیان تێکچوو بێ لەبەر خاتری ماڵی دنیا لەبەر خاتری پارەی دنیا لەبەر خاتر لەبەر خاتر شتێک کە خۆش ێزانی ئەڕوا ئەوەی کە ئێمە ئەمڕۆ لەم دنیاە منافەسەی لەسەرەکەین پێشبڕکێی لەسەرەکەین خۆشەویستەکانم هەمووی بەجێ دێڵین والله زەمانێ دێ هەمووی بەجێ دێڵین خانۆکانمان پارەکانمان سیارەکانمان هەمووی بەجێ دێڵین مەنسەب و پلەپایەکانمان دوو کەس لەسەر مەنسەبێ شەڕیانە ئەگەر زوو تاریخ بڕۆ ببینن تەماشاکەی دوای 20 ساڵ دوای ئەوە تەماشاکە هیچیان لەو مەنسەبە نین هەردوویان بەجێیان هێڵاوەی کێتر هە لەسەری ئەوە مصیبەتی گەورەیە خۆشەویستەکانم
حاتمی ئەسەم عەرزم کردن ئەم پیاوە گەورە چەند جارێک لەم منبەرەوە عەرزم کردن ئەم پیاوە گەورە چی پیاوێک بووە. ئەم پیاوە بەرزە ئەفەرمێ ڕۆژێکیان فاتتنی مەڕە سەڵات الجەماعە، ڕۆژێکیان یەک ڕۆژ نوێژی جەماعەتم لەدەست دەرچوو یەک جار. ئەفەرمێ فعەزانی ئەبوو ئیسحاق البوخاری وحده، ئەڵێ تەنها ئەبوو ئیسحاقی بوخاری هات سەرخۆشی لێ کردم. تەماشاکەن تەنها ئەبوو ئیسحاقی بوخاری کە ئەوی شێکێک بۆ لە پیاوچاکان سەرخۆشی لێ کردم کاتی هاتم بۆ مزگەوت نوێژەکەم فەوتا بوو، سەرخۆشی لێ کردم. وەلەو ماتە وەلەد لی، ئەگەر کوڕێکم بمردایە لەعەزانی ئەکثەر من 10,000 نەفس، ئەڵێ والله ئەگەرێکێ لە مناڵەکانم بمردایە 10,000 کەس سەرخۆشی لێ کردم، بەڵام نوێژی جەماعەتم لەدەست شوو یەک نەفەر سەرخۆشی لێ کردم و وەکو چۆن بڵی دڵی دامەوە. لای خەڵق جاء ئەفەرمێ لأن مصيبة الدين عند الناس أهون من مصيبة الدنيا. ئەڵێ خەڵق زۆر غەڵەت تێگەیشتون لەلایەن مصیبەتی دین کەم نرخترە لە مصیبەتی دنیا. بچووکترین مانگایەکت ئەمرێ کابرایە خاوەن مانگایەکی مردارە بێتەوە، لەوانەیە بڵێم 100 کەس ئەڕوا بۆ ماڵی سەرخۆشی لێەکە، بەڵام گەورەترین عیبادەتەکانی لەوانەیە نوێژ نەکا کابرا، کەس نایەژێ بۆ نوێژ ناکێ، لەوانەیە ڕۆژووی ڕەمەزانی وەبێ عوزر نەگرت بێ کەس پێی ناڵێ بۆ نەیگرتووە. زەکاتی ماڵەکەی دەرناکە، کەس ناڵێ مانگاکەت لەبەر ئەوە تیا چووچووکە زەکاتی ماڵەکەت دەرناکە. بەداخەوە برا بەڕێزەکانم، ڕۆژێکیان ئیمامی عومەر تەماشاکەن خۆشەویستەکانم برا بەڕێزەکان، تەماشای پێشینان و ئیمامە گەورەکان و پێشەواکانی ئەم ئومەتە بکەن. ئیمامی عومەر خوای لێ ڕازی بێ ڕۆژێکیان ئەچێ باخێکی هەیە ئەچێ بۆ سەر باخەکەی، کاتێک ئەگەڕێتەوە تەماشاکان نوێژی جەماعەتی لەدەست دەرچوو. ئیمامی عومەر زۆر بێتاقەتە بێ، کوڕەکانی کۆ ئەکاتەوە ئەڵێ هەر هەمووتان شایەت بن، من ئەو باخەوای پێم کرد نوێژی جەماعەتم لەدەست دەرچوو، هەمووتان شایەت بن کە من ئەم باخە لەمڕۆ بەدەوا موڵکی من نیەت. دابەشی کەنە سەر ئیتر موڵکی ئەی وەقفیەکات بۆ فەقیر و هەژارەکان، ئیتر لەمڕۆ بەدەوا موڵکی من نییە، من ناچمە ناوی، خەڵکانێ بخەنە سەری و ئیتر لە ئیسەودا واریدەکەی بۆ فەقیر و هەژاران بێ. پیاوچاکان ئاوا لە دین تێگەیشتن خۆشەویستەکانم، هەموو دنیا لەلایەن قیمەتی ئەوەی نەبووە کە پاداشتێکی قیامەتیان لەدەست دەربچێ. هەر لەبەر ئەوەیە خۆشەویستەکانم ئەبینی ئەوان زۆر بەگەرمی ئەچوونە دەم پاداشتەکانەوە. تەماشاکەن ئیمامی ئەبوو بەکر ڕۆژێکیان لە خزمەتی پێغەمبەرە ئەسحابە دانیشتون و ئیمامی ئەبوو بەکریش لەگەڵیانە دانیشتووە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم ئەفەرمێ من أصبح منكم اليوم صائما، کێ ئەمڕۆ بەڕۆژوو بوو، ڕەمەزان نییە لە کاتێکی ترایە، کێ ئەمڕۆ ڕۆژووی گرتووە؟ ئەبوو بەکر ئەفەرمێ من ئەی پێغەمبەری خوا. ئەفەرمێ کێ ئەمڕۆ شوێنی جەنازەیە کەوتووە لەگەڵیان چووە بۆ قەبرستان؟ ئەبوو بەکر ئەفەرمێ من ئەی پێغەمبەری خوا. ئەفەرمێ کێ ئەمڕۆ نانی فەقیر و هەژارێکی داوە؟ ئەبوو بەکر ئەفەرمێ من ئەی پێغەمبەری خوا. ئەفەرمێ کێ ئەمڕۆ سەردانی نەخۆشێکی کردووە؟ ئەبوو بەکر ئەفەرمێ من ئەی پێغەمبەری خوا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ مەجتەمەعنا فی ئیمرئ إلا دخل الجنة. ئەفەرمێ والله ئەمە لە هیچ کەسێکا کۆ نابێتەوە لە یەک ڕۆژە ئللا خوای گەورەی خاتە بەهەشتەوە. منافەسەکانی ئەوان لەسەر بەدەستهێنانی پاداشتەکانی لای خوا بوو، نەک لەبەر خاتری بەدەستهێنانی دنیا بوو، لەسەر ئەوە منافەسەیان نەکرد. ڕۆژێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەکو ئیمامی عومەر ئەفەرمێ فەرمووی پارە کۆ بکەنەوە، یارمەتی کۆ بکەنەوە، فەرشێکیان داخست، شتێکی گەورەیان داخست، هەر کەسێ چی لە توانایەتی پارە کۆ بکاتەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمری کرد. ئیمامی عومەر ئەفەرمێ
بفرصتم زاني لهمو شتيك الروشتم تماشا ما كنت أبو بكر هذا بيشي منه لهمو كاريكا بو قيامت سير ما كنت أبو بكر هذا بيشي منه أمروتم فرصته أبي أشتيك بكم أمرو بيشي أبو بكر بكوم أفرميت شو بو مال چی پارم هبو لمالا نیویم هنا کابرا دفترێکی بووە 50 وەرەقەی هێناوە 100 ملیۆنی بووە 50 ملیۆنی هێناوە خستێتە سەر ئەو هینەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی عومەر چی جێڵا بۆ ماڵ و مناڵت فەرمووی نیوەیم جێڵا ئەی پێغەمبەری خوا ماڵەکەم کردە دووکتەوە نیوەیم هێنا نیوەیم بۆ ماڵ و مناڵم جێڵا فەرمووی تۆزێکی پێچوو تەماشام کرد ئەبوو بەکر هات ئەویش ماڵەکەی و پارەکەی خۆی خستە سەر عینەکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی چیت بەجێهێڵا ئەی ئەبوو بەکر بۆ ماڵ و مناڵت فەرمووی هەرچی پارەم بۆ هێنام خوا و پێغەمبەری خوام بۆیان جێڵا ئەڵێ لەو ڕۆژەوە بۆم دەرکەوت کە من ناتوانم پێش بڕکێ لەگەڵ ئەبوو بەکری سیدیق بکەم من ناتوانم پێشی ئەبوو بەکر بکەوم بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێت لە هەموو خەڵکی لەسەر مەرگا پێغەمبەر صلی الله عليه وسلم وتارێکی بۆ مسلماناندا ئەم حەدیسەی فەرمووی ئین ئەمەن الناس علي في صحبته وماله أبو بكر فەرمووی کەسێک کە زۆر منەتی ها بەسەر منەوە پێغەمبەر فەرمووی بە ماڵی و بە هاوڕێتیکردنی ئەبوو بەکری صدیق ولو كنت متخذا خليلا في أمتي لاتخذت أبا بكر خليلا أجر كسيكم لأمتكم بكر دا بخليلي خوم خليل يعني خوشويستيكي جان بجاني خوشويستيك أو فريق قمي خوشويستي أجر كسيكم لأمتكي خوم بكر دا أبو بكر أكرت بلام پیغمبری خواه صلی الله عليه وسلم خليلي خواه لدنيا كسي نكردوتا خليل ولكن أخوة الإسلام ومودته بلام أويك لقل أبو بكر هما برايتي إسلام وخوشويسي إسلام بچي أبو بكر قيشتا أو بليا با منافسة كردني بو بدسيناني پاداش دي قيامت ئێمە دقە و سەعاتەکانی ژیانمان هەروە ئەڕوا بەبێ پاداشت بەبێ کۆکردنەوەی پاداشت مع العلم ئێمە ئەتوانین لە تەنها یەک دقەیە پاداشتی زۆر گەورەمان دەستکەوێ بەڵام زۆر بەمان لێی مەحروم ئەبین تەسەورەکەن تۆ لە ماوەی 6 سانیە یەک دقە ئەتوانی 100 جار بڵێ سبحان الله وبحمده ئەتوانی بڵێ 100 جار بڵێ سبحان الله وبحمده کە پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم لەبارەی ئەوەوە ئەفەرمێ هەر کەسێ 100 جار بڵێ لە ڕۆژێکە سبحان الله وبحمده خوا لە گوناحەکانی خۆشە بێ ئەگەر وەکو کەفی دەریای شوابێ تۆ ئەتوانی لە یەک دقەیە 50 جار بڵێ سبحان الله وبحمده سبحان الله العظيم کە پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەو دووشەیە ڕاستە دووشەی سووکن لەسەر زمان بەڵام زۆر خۆشەویستن لە لای خوای ڕەحمان كلمتان خفيفتان على اللسان حبيبتان إلى الرحمن ثقيلتان في الميزان لتاي ترازوي خواي پروردگارە ئەو دووشەیە زۆر قورسە لە ڕۆژێکا خۆشەویستەکانم کە هەموومان خۆزگا ئەخوازین بگەڕێنەوە بۆ دنیا ئەزانی بۆچی نەک بگەڕێنەوە بۆ دنیا بۆ ئەوەی سیارەیەکی جوانترمان هەبێ خانوویەکی جوانتر دروست بکەین نەوەڵڵاه تەنها لەبەر ئەوەی یەک سبحان الله بتوانین سبحان الله یەکی تر بکەین ئەو کاتە لە ڕۆژی قیامەتە ئەزانی ئەجر و پاداشتی یەک ڕکات نوێژ چەند گەورەیە یەک سبحان الله چەند گەورەیە یەک لا إله إلا الله چەند گەورەیە بۆیە خوای تەعالا ئەفەرمێ لە ڕۆژی قیامەتە هەموو خەڵق پەشیمانە مسلمانانیش پەشیمانە چونکە حەزەکەن زیاتریان دەستکەوێ ئەوە جگە کافرەکان خوا پەنامان بدە ئەوە ئیتر ئەوان لە هەموو کەس زیاتر هەڵپەیانە بگەڕێنەوە بەڵام گەڕانەوە هەیە خوای تەعالا ئەفەرمێ کەلا ئینەها کەلیمەتون هو قائلها ئەو داواکردنە لە ڕۆژی قیامەتە وشەیەکە بەس بۆ خۆت ئەیڵێ
گەڕانەوە نییە. ئەگەر ئەجەلت هات واللهی مەجالی یەک نەفەست نادرێ، مەجالی یەک نەفەسێکت نادرێ، یەک قوم ئاو ناتوانی بخۆیتەوە، یەک تیکە نان ناڕاتە خوارۆ لە قوڕگت ئەگەر ئەجەلت هات. لە ماوەی یەک دقەیە خۆشەویستەکانم ئینسان ئەتوانێت 50 جار سەڵاوات لەسەر پێغەمبەر بدا صلی الله عليه وسلم. ئەزانن 50 جار سەڵاوات لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێ بیدا خوای تەعالا 500 سەڵاواتت لەسەر ئەدا. لە دقەیەکە تو ئەتوانی 20 جار قل هو الله احد بخوێنی، 20 جار قل هو الله احد ئەتوانی بخوێنی کە سێ قل هو الله احد بەقەدەر قورئانێکە، بەقەدەر ئەوەی قورئانت ختم کردبێ، سێ قل هو الله احد بەقەدەر ئەوەی قورئانت ختم کردبێ. تو لە دقەیەکە ئەتوانی 20 جار بیخوێنی. ئەزانن هەر کەسێ لە دقەیەکە لە یەک ڕۆژە یەک دقە دەرخان کە بۆ قل هو الله احد، لە یەک ڕۆژە یەک دقە تەرخان کەی بەس بۆ خوێندنی قل هو الله احد. ئەزانن لە مانگێکە چەند جارەکە؟ لە مانگێکە 600 جار. ئەزانن لە ساڵێکە چەندێکەکە؟ لە ساڵێکە ئەکا 7200 جار. ئێدە بیری لێ بکەرەوە تو 7200 جار وتوێتت قل هو الله احد دابەشی سێیکە ئەکا 2400 جار تو قورئانت ختم کردێ لە ساڵێکە. ئەگەر یەک دقە لە ڕۆژێکە یەک دقە دانە بە قل هو الله احد، یەک دقە، زۆر ناڵێم یەک دقە، ئەم هەموو پاداشتە لە دەستمان دەرەچێ ڕۆژانە هەستی پێ ناکەین وە خەفەتیشی بۆ ناخۆین، حەزیشەکەین زوو بچێت، حەزەکەین زوو سەرمانگ بێ بۆ ئەوی موچەکەمان وەربگرین، لەبەر خاتری موچە حەزەکەین زوو کاتەکان بچێ، بەس ئەم کاتانە هەمومان لەسەر حەسابە. خوای تەعالا لە ڕۆژی قیامەتە فەرمێ من ئەوەنە تەمەنم دا پێت ئیتر عوزرت نەمێنێ، ئەوەنە لەش ساغیم دا پێت عوزرت نەمێنێ، ئەوەنە مەجالم دا پێت کە ئیتر هیچ عوزرێکت نەمێنێ، بەس تو استغلالت ناکرد. تو ئەو هەلوو فرسەتانەی کە دەست دەکەوت نەت ئەتوانی وەکو پێویست سوودی لێ وەربگری. یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی، یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی لەو کەسانە بین کە بتوانین سوول لە هەلەکانی ژیانمان وەربگرین، یا ڕەبی خوایە گەورەترین پاداشتی ئەم دنیاە بەدەست بێنین بۆی بتوانین قیامەتی خۆمانی پێ بڕازێنینەوە، یا ڕەبی ئیسلاحی حاڵمان بکەی، یا ڕەبی خوایە دامەزراومان بکەی لەسەر دیندارێتی، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ڕۆژوو و تاعەت و عیبادەتی ئەم مانگەمان لێ قبول بکەی، دوعاکانمان قبول بکەی، زکرەکانمان قبول بکەی، یا ڕەب العالەمین، یا ڕەبی خوایە خێر و سەدەقەکان کە کردومانە قبولی بکەی، یا ڕەبی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی، یا ڕەبی خوایە ئیسلاحی حاڵی هەموو ئەوانە بکەی کە نەدارن، کە قەرزارن، کە وەزعیان خراپە، یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هەر مسڵمانە دوعایەکی هەیە حەزەکە من دوعای بۆ بکەم، داوای لێم کردووە من دوعای بۆ بکەم، یا ڕەبی خوایە ئەو کارە ئەو ڕاز و نیازەی کە لە دڵیا بۆی جێبەجێ بکەی، خێری دین و دنیای تێ بخەی بۆی، یا ڕەبی خوایە ئەم وڵاتەمان لە هەموو خراپە و خراپەکاریەک بپارێزە، تەرەقی بە دینی ئیسلام بدە لە وڵاتە، کاربەدەستانی ئەم وڵاتە ساڵح و دادپەروەر بکەی یا ڕەب العالەمین. ئامین ئامین. خۆشەویستەکانم مسڵمانە بەڕێزەکان، ئەمڕۆ 19 ڕەمەزانە، گەورەترین هەل لە بەردەممانە، گەورەترین فرسەتی بەدەستێنانی پاداشت لە دەرگامانە کە ئەویش لەیلەتول القەدرە. بەدەستهێنانی لەیلەتول القەدر یەکێکە لە گەورەترین پاداشتەکان ئەگەر خوای گەورە بیکاتە نەسیبمان. ئێمەش با بزانن خۆشەویستەکانم، گەنجە جوانەکان، ئێستا ئێوە هانتیایە ئێستا کورتترین شەوانی ساڵە، ئەم ڕەمەزانە کورتترین شەوانی ساڵە، ڕۆژە شەوانێک هەبوو کە ئێمە تایە لەیلەتول القەدرمان ئەگرت 2-3 جار خەومان لێ ئەکەوت، نەمان ئەتوانی لە شەوێکە جاری وا هەبوو نەمان ئەزانی چۆن ئەو شەو بۆینە سەر ئەمەنە درێژ بوو. ئێستا خوای گەورە هەلەکەی خستۆتە بەردەستان، شەوانێکی کورت، زۆربەی خەڵک هەر ناخەون، بەس نەخەوتن حەساو نییە، نەخەوتن حەساو نییە، ئەوە نییە تۆ نەخەوی، ئەوە کێشەی مسلمانانی ئەمڕۆیە. یعنی مسلمانانی ئەمڕۆ هەڵە لە دینەکەیان تێگەیشتون، وا ئەزانن تۆ نەخەوی خەریکی گوڵە بە ڕۆژە قرتاندن بی تا بەیانی تا نوێژی بەیانی تەواوی، ئیتر خەریکی نەرگیلە کێشان بی تا بەیانی تەواوی، تۆ لەیلەتول القەدر دەستکەوتووە،
والله براوان نییە ئێمە غەڵەت تێگەیشتوین مەوزوعەکە عیبادەتکردنە ئەو شەوانە ئیتر تەرخان بکرێ ئینسان تایە ذکر بکە سەڵاوات بدە یعنی بەرنامەیە بۆ خۆمان دانین ئەو شەوانە مەسەلەن بۆ نمونە لای کەمەکەی مەسەلەن بۆ نمونە 100 جار سبحان الله بکە 100 جار الحمد لله بکە 100 جار الله أكبر بکە 100 جار لا إله إلا الله بکە 100 جار صلوات لەسەر پێغەمبەر بدە صلى الله عليه وسلم 100 جار قل هو الله أحد بخوێنە ئیتر بەرنامە بۆ خۆت دانا ئەگەر بتوانی قورآن بخوێنی بتوانی بێی بۆ مزگەوت و بەشداری نوێژی جەماعەتی مزگەوت بکەی کە ئێمە نوێژەکانمان لەو کاتە درێژ ئەبێ ئیتر ئەو کاتانت بە خواپەرستی بۆرە سەر هەوڵ بدە بازار مەکە مەگەر پێویست بێ خۆشەویستەکانم سبحان الله ئیسا ئەم فیتنە گەورەیە کەوتۆتە ناو مسلمانان هەر گەیە دەشەوی ئەخیر ئیتر بازار ئەکرێتەوە سبحان الله پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ بازار ماڵی شەیطانە ماڵی شەیطانە بازار والله بازار ماڵی شەیطانە بازار خێری تیا نییە ئەڕۆی تایە نەزەرەکەی ئەڕۆی تایە خەریکی گوناح و تاوان ئەبی ئەڕۆی تایە شتێک ئەبیسیت کە خوا پێی ناخۆشە بۆیە دوور بگرە لە بازار مەگەر زۆر پێویست بێ حتا داوا ئەکەم لەوانەی کە دوکانیشیان هەیە یعنی بۆ ئەوەندە هەڵپی دنیا یعنی ئەگەر تو ئەو دەشەوە تەرخان کەی بۆ عیبادەتکردن و خواپەرستی چی یعنی ئەمری لە برسە وەڕۆژ دوکان بکەرەوە بە شەو داینە بۆ خواپەرستی ئەمە نەسیحەت و ئامۆژگاریەکی منە بۆ ئێوەی مسلمان مەبەستمەوە نییە کاسبی نەکەن بەس خۆ کاسبی مەجالی زۆرە کەسیش لە برسا نەمردووە وڵاتی ئێمە خێر و بەرەکەتی زۆر تایە إنا أنزلناه في ليلة القدر خوای تعالی ئەو قورئانەی لە شەوی قەدرا دابەزاندووە لەبەر گرنگی ئەو شەوە سەرەتای ئەو قورئانە لە شەوی قەدرا دابەزی بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر بەتۆ چوزانی ئەی محەممەد چەند گەورەیە ليلة القدر خوا بە پێغەمبەرە فەرمێت تۆ چوزانی چەند گەورەیە ليلة القدر ليلة القدر خير من 1000 شهر ليلة القدر لهزار مان گەورەترە لهزار مان خێری ئەو شەوە یەک سبحان الله لهزار مان گشت شەوێ سبحان الله بکەی گەورەترە ليلة القدر خير من 1000 شهر تنزل الملائكة أو شو ملائكة كان دا أبزن والروح فيها جبريل عليه السلام دا أبزي من كل أمر سلام هي حتى مطلع الفجر آشتي وهي مني خوا بربلاو أبيتو لسر زوية حتى باني بياني پیغمبری خوشویستشمان افرمی من قام ليلة القدر ایمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه اگر خوابی کابا نصیبت شوی ليلة القدر بگرید بجوانی بو خوا ایمانا واحتسابا باورت فيها به و اجر و پاداشتکشی بس لخوا گرکت به خوا لها مو گناح كانت خوش به تخوا مع عفوات عامنية امل يبردني قشتينية فرصتك زور قورية لدسي خوتاني مدن